خوای تعالی لقرآن پیروزه یاسایەکی عامی داناوە ئودعو کێ داوازەکە طبعا ئەسڵ لە داوایە بەرامبەر بە کافرە تۆ بانگەوازی کافرەکەی بەرەو ئیسلام ئەسڵ وایە و دوای ئەوە مسلمانە تێنەگەیشتۆکانیش ئەسڵ وایە لە داوایە چی بێت سەی خوای تعالی چیە فەرمێ ئودعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن. يا سبحان الله تۆ کاتێ بانگەوازی خەڵکیەکە ئەبێ بە ئەو پەڕی داناییەوە بانگەواز بکەی. ئێستا تۆ کار و کاسبیەک ئەەکەی بۆ نمونە کار و کاسبیەک ئەەکەی بۆ خۆت ئەیکەی بۆ ئەوە ئەیکەی پارە و پولێکی پێدەرکەی ئەگەر عاقڵ بی ئەبێ جوانترین ئیش بکەی تا مەعمیلت زیادکە. کاتێک کابرایەک ئەبینی تێ ئیشێکی شپرزەکە تۆ بەزەیت پیادێتەوە ئەڵێ ئەم کابرایە بابە ئەو قەینا ئەو پارەی لە من سند خەڵەتانمی ئەی بەس خۆی خەسارەکە من ئیتر هەتا ما ناچمە لای هەتا ما معاملەی لەگەڵا ناکەم خۆی خەسارەکە. ئەمە بۆ شتە دنیایەکان کابرا پێویستە جوانترین ئیش بکات تاوەکو معمیل بۆ خۆی ڕاکێشێ. ئێبراینە تۆ مەسئلەی بانکردن بۆ لای خوای تعالی ئەفەرمێ ئەمە ئیشی منە تۆ خەڵک بانکەی بۆ لای من بۆ لای دینەکەی من ئەفەرمێ بە جوانترین شێوە بێ بانگیکەی هەرچی حکمت و دانایی هەیە بە بەکاری بێنی. مەوعیزە و ئامۆژگاریەکانت ئەبێ زۆر جوان بێ. ئەگەر ناچاریش بووی مجادلەی لەگەڵا بکەی جاروایە ناچارە بی کابرا مناقەشەت لەگەڵاکە ئەفەرمێ مناقەشە وریابن زبرە بۆیە با ئەحسن بێ مەوعیزەکە حەسەن بێ ئامۆژگاری دائیمەن ئەبێ حەسەن بێ یعنی جوان بێ بەڵام مجادلە لەبەر ئەوەی نەوعێک لە دەمەقاڵەیی تایە بۆیە خوای تعالی ئەفەرمێ بالتي هي أحسن ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة سورة نحل آياتي 125 ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن. زۆر گرنگە خۆشەویستەکانم ئێمە زۆر جاروا ئەزانین دینی خوا مڵکی خۆمانەوە کەیفی خۆمان تەعامل بە دینی خواواکەین ئەبینی سەیرەکەی لە فەیسبووکتە لە تۆڕە کۆمەڵایەکانتە یان لە هەر شوێنێکی ترە یعنی لەسەر بابەتێکی دینی زەلام وایە جوێنەدا جاری وایە لە بابەتێکی یعنی دینیە لە بابەتی مەسەلەن وتاری مامۆسایەک هەڵەیەکی کردووە یا مامۆسایە شتێکی وتووە یان ڕوونکردنەوە لەسەر بابەتێک کاتێک ئەچی کۆمنتەکانە خوێنیتەوە تەماشا ئەەکەی خەڵکوا هەیە قسەیەک ئەکا بەڕاستی فڕی دەیتە ناو ئاوی سیروان بۆگەنێکە سیروان کەمە بڕات بێ فڕی دەتە ناو دەریاکەی دەربەنی خان بۆگەنێکە بەخوا ئەویش کەمە فڕی دەیتە ناو بەحری ئەبیەضی متەوەسط دەریای سپی ناوڕاست بۆگەنێکە ئەڕۆی ئەڵێ بزانە ئەمە کێیە ئەمەنە دەمی پیسە یعنی ئەمە کێ بێگەرم تەماشاکە ڕۆتسێ پرۆفایلەکەی تەماشاکە ئەمە کەسێکە ڕیشێکی جوانی داناوە بابەتی دینی بڵاوەکاتۆ وتاری مامۆسا فڵان وتاری مامۆسا فڵان وتاری مامۆسا فڵان لە ڕۆژشەوانی جمعیان سەڵاواتی لەسەر پێغەمبەر بدە هەی زۆر سەیرە دێم کابرا بە سەڵاواتەکە وتاری فڵان و فڵان بڵاوەکاتۆ ئەی ئەو نەژە دەمی پیسە أما أمتي محمد صلى الله عليه وسلم عجب العجاب سيرة لا حول ولا قوة إلا بالله زور عجائبة زور سيرة يعني معقولة تو أولا دين تيجيش بيتي دين أوا بقات مع الأسف بيتو أم قصيت بيويستا من جاري وهي مسلمانة جاري وهي ما مساي قرآن كاتي باسي يكيكا رك لدالا نيوين لاوكي يقرتيني ناوی محەممەد پێی ئەڵێ حەمە هەر ئەس تۆ زێلێ عاجز بێ دەسەکا بێت هەر هیچ نەبێت ناوەکەی تێرێتە خوارەوە ئەمە بانگەوازە بۆ لای ئیسلام بەداخەوە مسلمان پێویستمان بەم قەولی حەسەنە هەیە لە کاتێکە لەگەڵ کافرێکە مسلمان لەگەڵ کافرێکە معامەلاکە یا مەسەلەن پیاوچاکێک لەگەڵ کەسێکی گوناحبارە یا حتا لەگەڵ مناڵە لەگەڵ گەورە بابە لە ماڵەوە لەگەڵ دایک و باوکتە يعني تصورك إخوة تعالى لقرآن بيروزة تأكيد لسرواك برامبر بدايك وباوكمان آقامان لزمان من به ولا تنهرهما يعني قصي غلط مكا قصي وشك مكا ما تشوق جيانا
ئامان وریابە وقل لهما قولا كريما. قولا كريم يعني زۆر بەڕێزەوە، زۆر ئەمە بەرامبەر بە دایک و باوک، بەرامبەر بە براو خوشکت، بەرامبەر بە ژنەکەت، بەرامبەر بە ژنەکەت. هەنێ کەسێ والله نازانێت لەگەڵ ژنەکەی قسە بکە، حەکە قسە ئەکە جارێکان یعنی یەکەم کەسێک کە زەرەری کردووە لە زمانی ژنەکەیەتی، کچەکەیەتی، کوڕەکەیەتی. ئیتر لەگەڵ خەڵکی تریشا برادەران و هاوڕێن ئێمە زۆر پێویستمان بەم قاعیدە قورئانیە هەیە کە خوای تەعالی جەختی لەسەر ئەکاتەوە